سڵاوتان لێ بێخۆشەویستان. کاتێک وشەی سەلەفی دەبیستیت یەکەم وێنەکە دێتە بەرچاوت چییە؟ ڕەنگە پیاوانێک بن بە ڕێشی درێژ و پۆشاکی کورتەوە، ڕەنگە کۆمەڵێک فتوای توند بێت کە ڕێگری لە گۆڕانکاریەکان دەکەن، یان لەوانەیە ئەو هەواڵە بە پەلە و جەنجاڵانە بن کە ڕۆژانە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە دەردەکەون و باز لە ململانێ و شەڕ دەکەن. بەڵام ئایا هیچ کاتێک بیرت لەوە کردوتەوە ئەم ڕەوتە لە بنەڕەتدا لەکوێوە هاتووە؟ ئایا باوەڕ دەکەی ئەگەر پێت بڵێم سەرەتای دروستبوونی یەکێک لە گەورەترین و کاریگەرترین ڕەوتەکانی مێژوو نە لەسەر مینبەری مزگەوتێکە و دەستی پێکردووە و نە لە ناوەڕاستی بیابانێکی بێدەنگەوە؟ با پەردە لەسەر ڕاستیەکی شاراوە لا بدەین. سەرەتای ئەم چیرۆکە ئاڵۆزە لە ناو ژوورێکی تاریک و سارد و پڕ لە خوێنی زیندانێکی مەرگهێنەرەوە هەڵقوڵاوە، لە ساتێکدا کە چارەنووسی تەواوی کۆمەڵگەیەک تەنها بەستراوەتەوە بە گوتنی یەک وشەوە. با کاتژمێری مێژوو بە خێرایی بگەڕێنینەوە بۆ دواوە بۆ سەدەی نوێمی زاینی. ئێمە ئێستا لە بەغداین، پایتەختی خەلافەتی عەباسی. لێرەدا قسە لەسەر شارێکی ئاسایی نییە. بەغدا لەو سەردەمەدا لووتکەی جیهان بوو، سەنتەری بڕیاردان و خاڵی یەکتر بڕینی شارستانیەتەکان بوو. کۆشکەکان پڕ بوون لە زێر، بازاڕەکان پڕ بوون لە کاڵای نایەب. بەڵام شتێکی زۆر مەترسیدارتر لە کاڵا بەلێشا و دەهاتە ناو ئەم شارەوە، ئەویش بیرۆکەی نوێ بوو. دەسەڵاتدارانی عەباسی دەرگیان بۆ وەرگێڕانی زانست و فەلسەفەی یۆنانی و فارسی و هیندی کردبووەوە. کتێبخانەکان پڕبوون لە بەرهەمی وەرگێڕدراو. لە پڕێکدا لۆژیکی ئەرستۆ و ئەفڵاتون خزانە ناو بیرکردنەوەی خەڵکەوە. پرسیارە سادەکانی دوێنێ بوون بە گرێ کوێری فەلسەفی و لە هەموو کۆڕ و دانیشتنێکدا باسییان لێوە دەکرا. ئایا دروستکار چۆنە؟ ئایا قورئان دروستکراوە یان قسەی خودایە؟ ئایا مرۆڤ ئازادە لە کارەکانیدا یان پێشوەختە چارەنووسی دیاری کراوە؟ ئەم پرسیارانە کۆمەڵگەیان کرد بە دوو کەرتەوە و شەپۆلێکی گەورەی پێکدادانی هزریان دروست کرد. لەلایەکەوە گروپێک پەیدا بوون کە پێیان وابوو دەبێت هەموو دەقێکی ئاینی بە تەرازووی ژیری و لۆژیک بپێورێت. باوەڕیان وابوو ئەگەر دەقێک لەگەڵ ژیریدا نەگونجا دەبێت لێکدانەوەی نوێی بۆ بکرێت و لەمانە ڕواڵەتیەکەی دوور بخرێتەوە. ئەمانە ناوی خۆیان نابوو موعتەزیلە و بە خێرایی بوونە جێگەی سرنجی ڕووناک بیران و دەسەڵاتداران. لەلایەکی تریشەوە کۆمەڵێک زانای تر وەستا بوون کە پێیان وابوو تێکەڵکردنی فەلسەفەی بێگانە بە ئاین گەورەترین هەڕەشەیە بۆ سەر ڕەسەنایەتیەکەی. ئەوان دەیان گوت ژیری مرۆڤ سنووردار و گۆڕاوە. ئەگەر ئەمڕۆ بەپێی فەلسەفەیەک ئاین بگۆڕین، سبەی فەلسەفەیەکی تر دێت و شتێکی تر دەگۆڕێت. بۆیە چارەسەر تەنها ئەوەیە دەقەکان وەکو خۆیان قبول بکرێن بەبێ هیچ شڕۆڤە و دەستکاریەک. بەڵام ئەمە تەنها گفتوگۆیەکی ئاسایی نەبوو کە بە ئارامی و لەسەر مێزی گفتوگۆکان کۆتایی بێت. کارە ساتەکە لەو ساتەدا دەستی پێکرد کە دەسەڵاتی سیاسی بڕیاریدا دەستێوەردان بکات و لایەنگیری یەکێک لە بەرەکان بکات. خەلیفە مەئمون یەکێک لە بەهێزترین پاشاکانی عەباسی بڕیارێکی شۆکەر و بێپێشینەی دەرکرد. هەموو دام و دەستگاکانی دەوڵەت، دادوەرەکان و زانایان دەبێت بیر و باوڕی فەلسەفی موعتەزیلە قبول بکەن. هەر زانە و بیرمەندێکش دژی ئەمە بۆسێتەوە و دان بۆ لۆژیکە نوێ دانەنێت، چارەنووسی مەرگ یان زیندانی هەتاییە. ئەم قۆناغە وەکو ڕەشەبایەکی وێران کرد بەسەر کۆمەڵگەدا هاتوو لە مێژوودا بە ئەلمەی حەنا یان قۆناغی تاقیکردنەوەی سەخت ناسرا. زانایان یەک لە دوای یەک دەستگیر دەکران. زۆربەیان لە ترسی شمشێری دەسەڵات ملکەز بوون و بە ڕواڵەت بڕیارەکان قبول کرد. کۆشکی خەلافەت وای زانی بە تەواوی کۆنتڕۆڵی بیرکردنەوەی خەڵکی کردووە و هیچ ئاستەنگیەک نەماوە. بەڵام کاتێک هەموو دەنگەکان بێدەنگ کران، دەنگێکی نەناسرا و بوێر لە ناو تەرمایەکانەوە بەرز بۆەوە وتی: نەخێر، ئەمە دەنگی پیاوێک بوو بە ناوی ئەحمەدی کوڕی حەنبەل، پیاوێک کە نە سوپای هەبوو نەچەک، بەڵام پێداگیریەکی هەبوو کە لە پۆڵا بەهێزتر بوو. دەست بەجێ دەستگیر کرا، خرایە ناو زیندانێکی ژێرزەمینەوە کە تیشکی خۆری نەدەبینی، بە قورسترین شێوە بە زنجیر و کۆت بەسترایەوە. مێژوو دەگێڕێتەوە کە لە سەردەمی سێ خەلیفەی یەک لە دوای یەکدا ڕۆژانە بە زۆرێک قامسیان لەم پیاوە دەدا تا گۆژ لە جەستەی دەبووە و لە هۆش خۆی دەچوو. دەسەڵاتداران پێیان دەگوت تەنها یەک وشە بڵێ، تەنها بڵێ لەگەڵ فەلسەفەی نوێدا ڕێک دەبم و دەست بەجێ ڕزگارت دەبێ. بەڵام ئەو لە ناو خوێنەکەی خۆیدا
بەردەوام یەک ڕستەی دووبارە دەکردەوە. ئێمە تەنها دەگەڕێینەوە بۆ تێگەیشتنی پێشینەکانمان. مەبەستی لەم پێشینانە کێ بوو؟ لە زمانی عەرەبیدا بەمنەوەیە دەوترێت سەلەف. بۆ ئیمام ئەحمەد سەلەف تەنها قۆناغێکی مێژووی نەبوو بەسەرچوو بێت، بەڵکو واتای نەوەی یەکەمی ئیسلام و ئەو کەسانە بوو کە دوور بوون لە ئاڵۆزیە فەلسەفیەکان. ئەو جۆرە تێگەیشتنە کە پاک و سادەیە لەناو ئەو زیندانە و لەژێر لێدانی قامچەکاندا چەمکی سەلەفیەت وەکو پەنادگەیەک بۆ پاراستنی ئاین بۆ یەکەم جار سەری هەڵدا. ئەحمەد بوو بە قەڵغانێک، بوو بە هێمایەک کە دواتر هەزاران کەس وەکو تازی سەریان سەیریان دەکرد. کاتێک 2000 خەلیفەی نوێ متەوەکیل هاتە سەر حکم و بڕیاری وەساندنی ئەشکەنجەدانیدا، ئەحمەدی کوڕی حەنبەل تەنها وەکو زانایەک لە تاریخخانە نەهاتە دەرەوە، بەڵکو وەکو پاڵەوانێکی نەتەوەی و داڕێژەری خاڵی وەرچەرخانێک دەرکەوت کە نەخشەی بیرکردنەوەی جیهانی بۆ هەمیشە گۆڕی. خەڵک تێگەیشتن کە هێزی دەق دەتوانێت بەرگەی هێزی دەسەڵات بگرێت، بەڵام پرسیارە گەورە و شۆکەرەکە لێرەدایە: ئایا تەنها خۆڕاگیریەکەی ئەحمەد لە زینداندا بەس بوو بۆ ئەوەی ڕەوتێکی جیهانی وا گەورە و ڕێکخراو دروست ببێت؟ با ڕازگۆ بین، ئەوەی لە بەغدا ڕوویدا تەنها چاندنی تۆوێک بوو لە ناو زەویەکی وشکدا. بۆ ئەوەی ئەم تۆوە بڕوێت و ببێتە درەختێکی گەورە و پڕچەک، پێویستی بە بوومەلەرزەیەکی وێران کرد هەبوو، پێویستی بە کارەساتێک هەبوو کە تەواوی جیهان بەهەژێنێت و مرۆڤەکان ناچار بکات پەنا بۆ توندترین شێوەی بەرگری بەرن. ئایچی ڕوودەدات کاتێک سەدان ساڵ دواتر دڕندەترین و خوێناویترین سوپای مێژوو لە چیاکانی ئاسیاوە پەلاماری شارستانیەت دەدات و ئاوی ڕووبارەکان بە خوێنی ملیۆنان مرۆڤ و مەرەکەبی کتێبەکان سوور دەکات. کاتێک ترس و تۆقین باڵ بەسەر هەموو جیهاندا دەکێشێت و خەڵک هیچ هیوایەکیان بۆ ژیان نامێنێت، لە ناوەڕاستی ئەو وێرانکاریە سەختەدا پیاوێکی تر دەردەکەوێت کە بیرۆکە ئارامەکەی ئەحمەدی کوڕی حەنبەل هەڵدەگرێت و دەیکا بە ڕادیکاڵترین و بەهێزترین سەکی بەرگری. ئەو کارەساتە ترسناکە چی بوو؟ و ئەو پیاوەڕەقە کێ بوو کە لە ژێر سێبەری شمشێرەکاندا بوو بە داڕێژەری ڕاستەقینەی سەلەفیەت؟ ئێستا دێنە سەر باسکردنی. کاتێک باسی وێرانکاری دەکەین، لەوانەیە خەیاڵمان بۆ جەنگەکانی ئەم دواییە یان تەقینە و بۆمباران بچێت، بەڵام ئەوەی لە سەدەی 13هەمی زاینیدا ڕوویدا لە هەرە کارەساتێک کە مرۆڤایەتی تا ئەو کاتە دیبووی ترسناکتر و بێبەزەیانەتر بوو. با پێکەوە بگەڕێنەوە بۆ ئەو ساتە ڕەشەی کە ئاسمان پڕ بوو لە دووکەڵی شارە سوتاوەکان و زەوی لە ژێر سمی ئەسپەکاندا دەلەرزیەوە. هێرشی مەغۆلەکان گەردەلوولێک لە ئاسیاوە هەڵی کردو وەکو ڕەشەبایەکی بێکۆنترۆڵ، هەموو شتێکی لە بەردەم خۆیدا ڕاماڵی. شارستانیەتە گەورەکان کە سەدان ساڵ بوو بنیاد نرابوون لە چەند ڕۆژێکدا دەبوون بە خۆڵەمێش. بەغدا ئەو شارەی کە چەند سەدەیەک پێشتر ئەحمەدی کوڕی حەنبەل تیایدا بەرگری لە باوەڕەکانی دەکرد، ئێستا ڕووبەڕووی چارەنووسێکی زۆر جیاواز بۆتەوە. ساڵی 1258 زاینی بوو. هۆلاکۆ و سوپاکەی گەماڕۆی بەغدایاندا و دواتر چوونە ناویەوە. ئەوەی ڕوویدا تەنها داگیرکاریەکی ئاسایی نەبوو، مێژوو نووسان دەگێڕنەوە کە مەغۆلەکان ملیۆنان کەسیان کوشت و خەلیفەیان لە ناو فەرشێکدا پێچایەوە و بەسمی ئەسپەکانیان پانیان کردەوە. گەورەترین کتێبخانەی جیهانیان سوتاند و کتێبەکانیان فڕێدایە ناو ڕووباری دیزلەوە. بە جۆرێک ئاوی ڕووبارەکە ڕەنگی گۆڕا بۆ ڕەشی مەڕەکەب و سووری خوێن. شارستانێتێک لە لووتکەوە کەوتە ناو قوڵترین ساڵی لە ناوچوون. لە ناو ئەم وێرانکاریە سەرتاسەریە و لە ناو دڵی ئەم ترسە گەورەیەدا خەڵک پرسیارێکی زۆر قورسیان لا دروست بوو: بۆچی ئەم کارە ساتەمان بەسەر هات؟ چیمان هەڵە کرد؟ ئایا خودا لێمان تووڕە بووە؟ زۆربەی خەڵک بێهیوا ببوون، سیستەمی سیاسی داڕما بوو، ئابووری وێران ببوو و هیچ هێزێک نەمابوو بەرگریان لێ بکە. لەم کەش و هەوا پڕ لە ناومێدیەدا لە شاری حەڕان کە ئێستا دەکەوێتە باشووری تورکیا، خێزانێک لە ترسی شمشێری مەغۆلەکان هەڵدێن و بەرەو دیمەشق کۆز دەکەن. لەناو ئەم خێزانەدا منداڵێک هەیە کە ناوی ئەحمەدە، بەڵام دواتر هەموو جیهان بە ئیبن تەیمیە دەیناسن. ئەم منداڵە کە گەورە دەبێت چاوی تەنها وێرانکاری و شکست دەبینێت چۆن ئومەتەکەی پارچە پارچە بووە و خەریکە ناسنامەی خۆی لە دەست دەدات. ئیبن تەیمیە کەسێک نەبوو تەنها لە سووسێکدا دابنیشێت و بگری بۆ ڕابردوو یان تەنها کتێب بخوێنێتەوە. ئەو پیاوێکی جیاواز بوو، پیاوی قەیرانەکان بوو. ئەو گەیشتە دەرئەنجامێکی زۆر مەترسیدار و یەکلاکەرەوە.
پێی وابوو هۆکاری سەرەکی ئەم شکستە گەورەیە هێرشی دەرەکی نییە بەڵکو کێشەکە لە ناو خۆدایە. ئەو باوەڕی وابوو کە کۆمەڵگە لەو ئاینە سادە و پاکی کە پێشینەکانی سەلەف هەیان بووە لای داوە. ئیبن تەیمیە پێی وابوو کە تێکەڵبوونی ئاین بە فەلسەفەی یۆنانی دەرکەوتنی ڕێبازە سۆفیگەرەکان و ئەو نەریتە نوێیانەی کە هاتوونەتە ناو کۆمەڵگەوە وای کردووە هێز و ورەی خەڵک لاواز ببێت. بۆیە وەکو پزیشکێک کە بیەوێ نەخۆشیەکی کوشندە چارەسەر بکات بڕیاریدا نەشتەرگەریەکی قوڵ بکات. ئەو دەستی کرد بە داڕشتنی سیستەمێکی فکری زۆر توند و تۆڵ. ئیبن تەیمیە تەنها باسی گرنگی گەڕانەوە بۆ سەلەفی نەدەکرد وەک ئەوەی ئەحمەدی کوڕی حەنبەل دەیکرد. نەخێر، ئەو هەنگاوێکی زۆر گەورەترینە. ئەو بیرۆکەکەی کرد بە پرۆژەیەکی گشتگیر بۆ ڕزگارکردنی کۆمەڵگا دژی هەر شتێک دەوەستایەوە کە پێی وابوو داهێنراوە لە ئایندا. هێرشی توندی دەکردە سەر فەیلسوفەکان، سۆفیەکان و هەر کەسێک کە کەمترین لادانی هەبوایە لە دەقی ڕوونی قورئان و فەرموودا. بەڵام ئەوەی ئیبن تەیمیەی زۆر جیاوازتر کرد لە هەموو زاناکانی پێشخۆی هەڵوێستە سیاسی و سەربازیەکەی بوو. کاتێک مەغۆلەکان هەڕەشیان لە دیمەشق کرد ئەو تەنها بە قەڵەمەکەی بەرگری نەکرد، ئەو فتوایەکی مێژووی و زۆر مەترسیداری دەرکرد کە تا ئەمڕۆژ کاریگەریەکانی ماوە. مەغۆلەکان لەو کاتەدا گوایە موسڵمان ببوون و ئیسلامیان قبول کردبوو، بەڵام هێشتا یاساکانی خۆیان جێبەجێ دەکرد و پەلاماری شارەکانیان دەدا. زۆربەی زانایان نیان دەزانی چۆن مامەڵەیان لەگەڵ بکەن چونکە بەپێی ڕواڵەت ئەوانیش موسڵمان بوون. لێرەدا ئیبن تەیمیە هاتە پێشەوە گوتی ئەمانە موسڵمانی ڕاستەقینە نین چونکە تەنها ناوی ئیسلامیان هەڵگرتووە، بەڵام بە یاسای ئیسلامی حکم ناکەن و شەڕانگێزن. بۆیە شەڕکردن دژیان نەک تەنها دروستە بەڵکو ئەرکە. ئەو فتوایی کە دواتر بە فتوای ماردین ناسرا سنوورێکی خوێناوی و یەکلاکەرەوەی کێشا لە نێوان ئەوەی کێ موسڵمانی ڕاستەقینێ و کێ نییە. ئیبن تەیمیە خۆشی چەکی هەڵگرت و لە ڕیزەکانی پێشەوەی جەنگدا دژی مەغۆلەکان وەستایەوە. ئەو قۆناغە وای کرد بیرۆکەی سەلەفیەت کە پێشتر تەنها بەرگریەکی فکری و معنەوی بوو بگۆڕێت بۆ بەرگریەکی چەکداری و سیاسی. ئیبن تەیمیە بەم کارەی بوو بە داڕێژەری ڕاستەقینەی ئەو ڕەوتەی کە ئەمڕۆ ئێمە دەیبینین. ئەو سنوورەکانی دیاری کرد، دوژمنەکانی دەستنیشان کرد و یاساکانی بۆ مانەوە لە سەختترین کاتەکاندا داڕشت. بەڵام بازی ئەم توندی و ڕادیکاڵ بوونەی چەند قورس بوو. ئیبن تەیمیە بەهۆی فتواکان و بیر و باوەڕە توندەکانیەوە چەندین جار لەلایەن دەسەڵاتداران و زاناکانی ترەوە خرایە زیندان، تا دوجار لەناو زیندانی قەڵای دیمەشقدا ژیانی لەدەستدا. کاتێک ئەو مرد ڕەنگە زۆر کەس پێیان وابوو بێت کە بیرۆکەکانیشی لەگەڵیدا نێژراون، کتێبەکانی مانەوە، بەڵام بۆ ماوەیەکی زۆر وەکو ڕەوتێکی جەماوەری و بەرفراوان دەرنەکەوتنەوە. بەڵام ئایا بیرۆکەیەکی وا بەهێز کە لە ناو کڵپەی ئاگر و شەڕدا لەدایک بوو بێت بە ئاسانی دەمرێت؟ با بۆ چەند سەدەیەک کاژمێرەکە بوەستێنین. با خیال بکەین کە بیرۆکەکانی ئیبن تەیمیە وەکو پشکۆیەک لە ژێر خۆڵەمێشدا ماونەتەوە و چاوەڕێی ساتێکی گونجاون بۆ ئەوەی دووبارە بڵێسا بسێننەوە. ئەیچی ڕوودەدات ئەگەر سەدان ساڵ دواتر ئەم پشکۆ شاراوەیە لە ناو دڵی بیابانێکی فراوان و بێ کۆتاییدا بکەوتە دەست پیاوێکی تر، پیاوێک کە بڕیار دەدات ئەم بیرۆکە ئاینیە تێکەڵ بەهێزی شمشێری خێڵێکی بەهێزی بیابان بکات. چۆن پەیمان نامەیەک لە ناو چادرێکدا نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دواتر هەموو جیهان دەگۆڕێت. ئەگەر دەتەوێت بزانی چۆن ئەم بیرۆکەیە گەیشتە دەسەڵات و بوو بە دەوڵەت، با پێکەوە گەشتێک بکەین بۆ ناوەڕاستی بیابانەکانی نیمسە دوورگەی عەرەبی بۆ ئەو ڕۆژەی کە ئاین و سیاست بە یەکزاری یەکیان گرت. با بۆ ساتێک جەنجاڵی شارەکان و ئاڵۆزیە فەلسەفیەکان بەجێ بهێڵین و ڕووبکەینە شوێنێک کە دوورە لە هەموو ناوەندەکانی دەسەڵاتی سەردەم. با گەشتێک بکەین بۆ ناوەڕاستی بیابانەکانی نیمچە دوورگەی عەرەبی، بۆ ناوچەیەک کە پێی دەگوترا نەجد. ئێمە ئێستا لە سەدەی 18ی زاینی داین. ئەم ناوچەیە لەو کاتەدا شوێنێکی خامۆش، گەرم و بێبەزەی بوو. ئیمپراتۆریەتی عوسمانی کە لەو سەردەمەدا گەورەترین زلهێزی جیهان بوو، گرنگیەکی ئەو تۆی بەم بیابانە نەدەدا، نەنەوتی لێبوو نە ڕێگەیەکی بازرگانی گرنگ بوو. تەنها کۆمەڵێک هۆز و خێڵی لێبوو کە ڕۆژانە لەسەر ئاو لە وەرگا شەڕیان دەکرد. لەم کەش و هەوا دابڕاوەدا پیاوێک بە ناوی محەممەدی کوڕی عەبدولوەهاب گەورە دەبێت. ئەم پیاوە وەکو هەر خوێندەوارێکی سەردەمەکەی گەشت دەکا بۆ شارەکانی وەکو بەسڕە و مەککە و مەدینە بۆ فێربوونی زانست،
بەڵام کاتێک دەگەڕێتەوە بۆ ناو خەڵکەکەی خۆی لە نەجد شتێک دەبینێت کە بە تەواوی تووڕە و نائومێدی دەکات. ئەو دەبینێت کە خەڵکی ناوچەکە هەرچەندە بەناو موسڵمانن بەڵام گەڕاونەتەوە بۆ کۆمەڵێک نەریت کە هیچ پەیوەندیەکیان بە بنەماکانی ئاینەوە نییە. دەیبینی خەڵک پەنا بۆ دار و بەردەبەن بۆ چارەسەری نەخۆشیەکانیان، دەستنە سەر گۆڕی پیا و چاکان و داوای یارمەتی و باران بارین دەکەن. جادوگەری و باوەڕە خوڕافیەکان تەواوی کۆمەڵگەیان داگیر کردووە. بۆ محەممەدی کوڕی عەبدولوەهاب ئەمە تەنها نەزانی نەبوو، بەڵکو لادانێکی ترسناک بوو لە بنەما هەرە سەرەکیەکەی ئاین کە یەکتاپەرستیە. لێرەدا ئەو پشکۆ شاراوەی سەدان ساڵ پێشتر ئیبن تەیمیە دایگیرساند بوو جارێکی تر لە مێشکی ئەم پیاوەدا گەشایەوە. محەممەدی کوڕی عەبدولوەهاب دەستی کرد بە خوێندنەوەی کتێبەکانی ئیبن تەیمیە و بڕیاریدا کە دەبێت ئەم خەڵکە بگەڕێنێتەوە بۆ سەر ڕێزکەی پێشینەکان واتا سەلەف. ئەو دەستی کرد بە دژایەتی کردنی هەموو ئەو نەریتانە و داوای دەکرد قوبەی سەر گۆڕەکان بڕوخێنرێن، جادوگەرەکان سزا بدرێن و کۆمەڵگە بە تەواوی پاک بکرێتەوە. بەڵام ئایا کۆمەڵگە بە ئاسانی ئەم گۆڕانکاریەی قبول کرد؟ نەخێر، هەر زوو بەرژەوەندیەکانی سەرۆک هۆزەکان و زانا نەریتیەکان کەوتەمە ترسیەوە. بەهۆی توندی پەیامەکەیەوە لە زێدی خۆی دەرکرا. ئەو بە تەنیا بێپەناگە و لە ژێر گەرمای سوتێنەری بیاباندا ناچار بوو بە دوای شوێنێکی تردا بگەڕێت کە بتوانێت پەیامەکەی تێدا بڵاو بکاتەوە. دوجار ڕێگەکەی دەیکێشێت بۆ شارۆچکەیەک بە ناوی درعیە. لەم شارۆچکەیەدا سەرۆک هۆزێک حکومڕانی دەکات بە ناوی محەممەدی کوڕی سعود. ئەم ناوە لە بیر مەکە، چونکە ئەمە ئەو ساتەیە کە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەمیشە دەگۆڕێت. ساڵی 1444 زاینی لە ناو ژوورێکی سادەی گڵیندا دوو پیاودا دەنیشن کە هەر یەکەیان شتێکی پێ و ئەوی تریان پێویستی پێیەتی. محەممەدی کوڕی عەبدولوەهاب بیرۆکە و پەیامێکی ئاینی پێبوو کە دەیویست جێبەجێ بکە، بەڵام هێز و شمشێری نەبوو بۆ پاراستنی. لە بەرامبەردا محەممەدی کوڕی سعود شمشێر و جەنگاوەر و ئامانجی فراوانکردنی دەسەڵاتەکەی هەبوو، بەڵام پێویستی بە پاساوێکی بەهێز و ڕەوایەتیەکی ئاینی هەبوو بۆ ئەوەی خەڵکی خێڵەکانی تر ناچار بە ملکەز بوون بکات. لێرەدا گەورەترین و درێژخایەنترین پەیماننامەی مێژووی ناوچەکە مۆر کرا، پەیمانی یەکگرتنی شمشێر و قورئان. ڕێککەوتن لەسەر ئەوەی کە محەممەدی کوڕی سعود بەرگری لە بانگەوازەکە دەکات بە هێزی سەربازی و لە بەرامبەردا محەممەدی کوڕی عەبدولوەهابی شەرعیە دەدا بە دەسەڵاتەکەی و خەڵک هان دەدات بۆ گوێڕایەڵی. ئەم یەکگرتنە وەکو تەقینەوەیەک وا بوو لە ناو بیاباندا. لە پڕێکدا جەنگاوەرانی بیابان کە پێشتر تەنها لەسەر تاڵانی و بەرژەوەندی خێڵەکی دەجەنگان، ئێستا ئامانجێکی گەورەتریان هەبوو. باوەڕیان وا بۆ ئەوان خەبات دەکەن بۆ پاکردنەوەی سەرکەشیەکان و گەڕاندنەوەی ئاینی ڕاستەقینە. هەر ناوچەیە کە دەیانگرت خێرا بنەماکانی خۆیان تێیدا جێبەجێ دەکرد. ئەمەش بووە هۆی دروستبوونی یەکەمین دەوڵەتی سعودی، دەوڵەتی سعودیەی یەکەم. ئەم ڕەوتە نوێ کە دواتر لەلایەن نارەکانیانەوە بە بزوتنەوەی وەهابی ناونرا کە هەرچەندە خۆیان ئەو ناوەیان پێ باش نەبوو و پێیان باشتر بوو بە موحیدون یان سەلەفی بناسرێن. چیتر ناوی ئەوان تەنها بیرۆکەیەکی سەر لاپەڕی کتێبەکان نەبوو، بەڵکو بوو بەهێزێکی لە ڕادە بە دەر کاریگەر کە سنوورەکانی نەزدی بڕی و تەنانەت گەیشتە شارە پیرۆزەکانی وەکو مەککە و مەدینە و بووە گەورەترین هەڕەشە بۆ سەر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی لە ناوچەکەدا. بەڵام ئەگەر بەوردی لەم پەیامە بڕوانین دەبێت بپرسین ئایا بەڕاستی چی لە ناو مێشکی ئەو کەسانەدا دەگوزەرە؟ ئەو نەخشەیە چی بوو کە بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی بێگەرد کێشابوویان؟ بۆچی هێندا بە توندی دژی بچووکترین نەریتی تازە دەوەستانەوە؟ تێگەیشتنیان بۆ ژیان و پەیوەندیان لەگەڵ دروستکاردا لەسەر چ بنەمایەک داڕێژرا بوو؟ بۆ ئەوەی لە هەڵسوکەوت و بڕیارەکانیان تێبگەین دەبێت بچینە ناو کڕۆکی بیرکردنەوەیانەوە. با بۆ ساتێک شمشێرەکان بخەینە کێلانەکانیانەوە و دەنگی تۆپ و تفەنگی مێژوو لە گوێماندا کەس بکەین. با لە بیابانە گەرمەکان و کۆشکە ڕووخاوەکان دوور بکەوینەوە و هەنگاو بنینە ناو شوێنێکی زۆر ئاڵۆستر، با بچینە ناو مێشکی کەسێکی سەلەفیەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئەوان لە بنەڕەتدا بە دوای چیدا دەگەڕێن کاتێک کەسێک بڕیار دەدا ببێتە پەیڕەوکاری ئەم ڕێبازە چۆن سەیری جیهان مرۆڤ و دروستکار دەکات؟ بۆ ئەوەی بێلایەنانە و بە دروستی لەم ڕەوتە تێبگەین دەبێت ئەو چاویلکەیە لە چاو بکەین کە ئەوان جیهانی پێدەبینن. یەکەمین و گرنگترین خاڵ کە دەبێت بیزانیت تێگەیشتنی ئەوانە بۆ کات
لای مرۆڤی ئاسایی و لە بیرکردنەوەی مۆدێرندا مێژوو هەمیشە بەرەو پێشەوە دەڕوات، واتە سبەینێ لە ئەمڕۆ باشترە و داهاتوو پڕە لە پێشکەوتن و داهێنان. بەڵام لە نەخشەی بیرکردنەوەی سەلەفیدا هاوکێشەی کات بە تەواوی پێچەوانەیە. ئەوان پێیان وایە لووتکەی کامڵبوون و قۆناغی زێڕینی مرۆڤایەتی لە ڕابردوودا جێهێڵراوە بە دیاریکراوی لەو سەردەمەی کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ و سێنەوەی یەکەمی ئیسلام تێیدا ژیاون. لە چاوی ئەواندا هەرچەندە کات بەرەو پێشەوە بڕوات و مرۆڤایەتی لەو خاڵە زێڕینە دوور بکەوێتەوە، کۆمەڵگە بەرەو وێرانی و گەندەڵی دەڕوات. بۆیە تاکە ڕێگەی ڕزگاری و تاکە هیوایەک بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی پاک بریتیە لە گەڕانەوە بۆ ڕابردوو. ئەوان نایەنەوێت ئاینێکی نوێ داڕێژن یان ئاین لەگەڵ سەردەمدا بگونجێنن، بەڵکو دەیانەوێت سەردەم لەگەڵ ئەو ئاینەدا بگونجێنن کە لە ڕابردوودا پیادەکراوە. بەڵام کڕۆکی ئەم پەیامە چییە؟ دڵی لێدەری ئەم بیرۆکەیە لە یەک وشەی قورس و پڕمانادا کۆبووەتەوە. ئەویش سەمکی یەکتاپەرستیە یان ئەوی پێی دەڵێن تەوحید. ڕەنگە بپرسید باشە هەموو باوەڕدارێک یەکتاپەرستە و بڕوای بە یەک خودا هەیە، جیاوازیەکە لەکوێدایە؟ لای ڕەوتی سەلەفی یەکتاپەرستی تەنها ئەوە نییە لە دڵەوە بڕوات بە دروستکار هەبێت. ئەوان ئەم چەمکەیان بەسەر سێ بەشی زۆر وردا دابەش کردووە کە بچووکترین لادان لە یەکێکیاندا مرۆڤەکە لە بازنەی ڕەسەنایەتی دەباتە دەرەوە. ئەوان دەڵێن بەشێکی یەکتاپەرستی ئەوەیە بڕوات هەبێت کە خودا دروستکەر و بەڕێوەبەری گردوونە. بەشێکی تری ئەوەیە کە ناو سیفەتەکانی چۆن لە دەقەکاندا هاتوون بەبێ هیچ شڕۆڤەکردنێک بەو جۆرە قبوڵی بکەیت. بەڵام خاڵی هەرە هەستیار و مەترسیدار بەشی سێمە کە پەیوەندی بە پەرستنەوە هەیە. لە دیدگای ئەواندا دەبێت هەرچی کردەوەی پەرستن هەیە هەر لە نوێژ و ڕۆژووە تا دەگاتە پاڕانەوە، داوای یارمەتی و نەزر و قوربانی سەدا سەد و تەنها بۆ دروستکار بێت. لێرەوە گەورەترین پێکدادانیان لەگەڵ باوەڕدارەکانی تردا بۆ دروست دەبێت. ئەوان دەڵێن ئەگەر کەسێک بسێتە سەر گۆڕی کەسایەتیەکی ئاینی و پێی بڵێت لەلای خودا تکام بۆ بکە یان پەڕۆیەک ببەستێت بە درەختێکەوە بە مەبەستی چاکبوونەوە، ئەوە کۆڵەگەی یەکتاپەرستیەکەی ڕووخاندووە و کەوتۆتە ناو بازنەی هاوبەشدانانەوە. ئەم تێگەیشتنە توندە بۆ یەکتاپەرستی وای کردووە کە ئەوان هەمیشە لە ململانەیەکی توندا بن لەگەڵ ڕێبازە سۆفیگەریەکان و ئەو نەریتە کۆمەڵایەتیانەی کە بە درێژایی سەدان ساڵ لە ناو خەڵکدا ڕەگیاندا کوتاوە. لە پاڵ یەکتاپەرستیدا چەمکێکی تری زۆر گرنگ هەیە کە بۆتە هێڵی سوور و شمشێرێکی ئامادە لە دەستی ئەم ڕەوتەدا، ئەویش وشەی داهێنرا و یان بیدعەیە. با بە نمونەیەک باسی بکەین. ئەگەر تۆ خانوویەک دروست بکەیت کە نەخشەکەی بە شێوەیەکی بێگرد و بێخەوش لەلایەن گەورەترین ئەندازیارەوە داڕێژرابێت، ئایا ڕێگە دەدەیت کەسێکی تربێت و بە ئارەزوی خۆی پەنجەرەیەک یان دەرگایەکی تێدا زیاد بکات؟ بە دڵنیاییەوە نەخێر، چونکە هەر دەستکاریەک جوانی تەواوی نەخشە بنەڕەتیەکە تێک دەدات. سەلەفیەکان ئاین بە هەمان ئەو خانووە بێگەردە دەبینن. پێیان وایە کە پەیامەکە لە سەردەمی پێغەمبەردا درودی خودای لەسەر بێت بە تەواوی کامڵ بووە و خاڵی کۆتایی بۆ دانراوە. بۆیە هەر شتێکی نوێ کە خەڵک لە ئایندا دروستی دەکەن بە مەبەستیشیان زۆر باش بێت، لە چاوی ئەواندا تاوانێکی گەورەیە و سوکایەتیە بە کامڵبوونی ئاینەکە. ئەوان دەڵێن لە ژیانی دنیادا با چەندە دەتەوێت ئۆتۆمبیل و مۆبایل و تەکنەلۆژیای نوێ دابهێنە، بەڵام کاتێک دێتە سەر باوەڕ و پەرستن دەبێت ڕێک هەمان ئەو شتانە دووبارە بکەیتەوە کە 1400 ساڵ پێش ئێستا کراون. ئەم یاسایە وای کردووە ئەم ڕەوتە بە پارێزەرێکی زۆر توندی دەقەکان بناسرێت و هیچ نەرمی و کرانەوەیەک لەو بارەیەوە قبول نەکات. بەڵام ئایا ئەم هەموو کۆت و بەند و یاسا توندانە مرۆڤ بێزار ناکەن؟ بۆچی ڕۆژانە هەزاران گەنج لە سەرانسەری جیهاندا بە دوای ئەم ڕێبازەدا دەڕۆن؟ وەڵامەکە لە ئارامی دەرونی و دڵنیاییدایە. لەم سەردەمەی ئێسادا کە هەموو شتێک ئاڵۆزە، پرسیارەکان زۆرن و وەڵامەکان کەمن. مرۆڤ زۆر جار هەست بە ونبوون دەکات. ڕەوتی سەلەفی دێت و پاکێزێکی ئامادەت پێشکەش دەکات، ڕێبازێک کە هەموو شتێکی تێدا ڕوونە، ڕەش ڕەشە و سپی سپیە، ناوچەی خۆڵە مێشی بوونی نییە. پێت دەڵێت چۆن بخەوە، چۆن پاروە نانەکەت بخۆ، چۆن مامەڵە بکە، وە کێ دۆستە و کێ دوژمنتە، کە ئەمەیان بە بنەمای وەلا و بەڕا دەناسرێت. ئەم سیستەمە گشتگیرە کەسەکە لە گێژاوی بیرکردنەوەی ئاڵۆز و گومانەکان ڕزگار دەکات و هەستێکی قوڵی دڵنیایی پێدەبەخشێت کە ئەو لەسەر تاکە ڕێگەی ڕاستە. ئێستا نەخشەکەیانمان لە پێش چاوە،
تێگەیشتن کە ئەوان دەیانەوێت بە ورترین شێوە کۆپیەک لەو کۆمەڵگە زێڕینەی ڕابردوو بهێنە ناو ئەمڕۆوە. تێگەیشتن کە چۆن باوەڕیان بە یەکتاپەرستی و دژایەتی کردنی داهێنراوەکان شێوەی ژیانیان دادەڕێژێت. بەڵام لێرەدا پرسیارێکی گەورە بەڕۆکمان دەگرێت. باشە ئەم بیرۆکانە کە زۆر توند و ئاستەنگی گەورە لە بەردەم نەریتە کۆمەڵایەتیەکان دروست دەکات، چۆن توانیان لە سنووری بیابانێکی پەراوێزخراو بپەڕنەوە؟ چۆن بیرۆکەیەک کە داوای گەڕانەوە بۆ ڕابردوو دەکات توانی لەگەڵ پێشکەوتنەکانی سەدەی 20دا خۆی بگونجێنێت و ببێتە شەپۆلێک کە لە ئەندەنوسیاوە تا دەگاتە لەندەن و پاریس کۆمەڵگەکان بەهەژێنێت؟ ئەگەر پێت بڵێم کە ئەم بیرۆکەیە لە بیاباندا تووشی سیرترین و گەورەترین دۆزینەوەی مێژووی سەردەم بوو، باوەڕ دەکەیت؟ شلەیەکی ڕەش کە لە ژێر لمی بیابانەکانەوە هەڵقوڵە، نەک تەنها مەکینەی کارگەکانی ڕۆژئاوای خستەکار، بەڵکو بوو بە گەورەترین بزوێنەر بۆ بڵاو بوونەوەی ئەم پەیامە بە سەرانسەری زەویدا. ئایا دەتەوێت بچینە ناو قۆناغی زێڕینی ئەم ڕەوتە و بزانین چۆن سەرۆت و سامانی نەوت هاوکێشە و بیر و باوڕیەکانی لە جیهاندا گۆڕی؟ با وێنە کۆنەکان و خێمە دڕاوەکانی ناو بیابان جێبهێڵین و بینە ناو سەدەی 20ەوە، سەدەیەک کە تێیدا خێرایی گۆڕانکاریەکان هێندە گەورە بوو، تەواوی مێژووی مرۆڤایەتی لە شۆکدا بوو. لە سەرەتای سەدەی 20دا ئەو دەوڵەتەی کە لەسەر بنەمای پەیماننامەکەی نێوان ئاین و شمشێر دروست ببوو، پاش چەندین جار ڕووخان و هەستانەوە 2000 لە ژێر ناوی شانشینی عەرەبستانی سعودیدا بە سەرکردایەتی شا عەبدولعەزیز جێگیر بوو. بەڵام لەو کاتەدا هێشتا وڵاتەکە هەژار بوو. سەرچاوی سەرەکی داهات تەنها ئەو حاجیانە بوون کە ساڵانە سەردانی مەککە و مەدینەیان دەکرد. وەڕەوتی سەلەفیش تەنها وەکو باوەڕێک ناوخۆی و تایبەت بە نیمچە دوورگەی عەرەبی مابووەوە. جیهانی ئیسلامی لە دەرەوەی ئەو سنوورە سەرقاڵی بیرۆکەی تر بوون، هەندێک سەرقاڵی ناسیۆنالیزم بوون، هەندێکی تر سەرسام بوون بە سۆزیالیزم. پاشان لە ساڵی 1938دا شتێک لە ژێر لەمی بیابانەکانی ڕۆژهەڵاتی عەرەبستانەوە تەقیەوە کە نەک تەنها چارەنووسی ئەو وڵاتە بەڵکو چارەنووسی تەواوی جیهانی گۆڕی. زێڕی ڕەش نەوت بە بڕێکی هێندە زەبەلاح دۆزرایەوە کە خیاڵی مرۆڤ باوەڕی پێ نەدەکرد. لە پڕێکدا ئەو دەوڵەتەی کە پارێزەری تونترین و کۆنە پارێزترین خوێندنەوەی ئاینی بوو بە خاوەنی گەورەترین سەروەت و سامانی سەرگۆی زەوی. ئەمە ئەو خاڵە وەرچەرخانە بوو کە بیرۆکەیەکی پەراوێز خراوی کردە گەردەلوولێکی جیهانی. کاتێک سامانی نەوت بە لێشە و ڕژایە ناو خەزێنەکانی دەوڵەتەوە، هاوکێشەکە گۆڕا. سەرکردە سیاسیەکان پێویستیان بە هێزێکی نەرم هەبوو بۆ ئەوەی پێگەی خۆیان لە جیهاندا بەهێز بکەن، بە تایبەت لە سەردەمی جەنگی ساردا کە بیرۆکەی کۆمۆنیستی هەڕەشەی لە ناوچەکە دەکرد و دواتریش لە ساڵی 1979 کاتێک شۆڕشی ئیسلامی لە ئێران بەرپا بوو و هەڕەشەی بڵاوکردنەوەی ئەزموونەکەی دەکرد. لەم ساتە هەستیارەدا دەسەڵاتداران زانیان کە گەورەترین چەکیان بۆ پەرپەرزدانەوەی ئەم هەڕەشانە بریتیە لە بڵاوکردنەوەی ڕەوتی سەلەفی بۆ دەرەوەی سنوورەکان. لێرەوە پرۆژەیەک دەستی پێکرد کە لە مێژوودا هاوتای نەبووە. دەستگا زەبەلاحەکانی چاپکردن دامەزران. کتێبەکانی ئیبن تەیمیە و محەممەدی کوڕی عەبدولوەهاب کە تا ئەو کاتە تەنها لە ناو چەند دەستنووسێکی کۆندا مابوونەوە بە ملیۆنان دانیان لێ چاپکرا، نەک تەنها چاپکران بەڵکو بە بەرگی زۆر نایابوو بە خۆڕایی لە ڕێگەی باڵیۆزخانەکان و ڕێکخراوە خێرخوازیەکانەوە بەسەر هەموو جیهاندا دابەشکران، لە ئەندەنوسیاوە تا مەغریب، لە گوندەکانی ئەفریقیاوە تا دەگاتە کتێبخانەکانی ناوەندی لە لەندەن و پاریس. ئەم کتێبانە بوونە میوانی بەردەوامی ماڵ و مزگەوتەکان. بەڵام تەنها کتێب بەز نەبوو بۆ گۆڕینی بیرکردنەوەی خەڵک. پێویستی بە دروستکردنی سوپایەک لە بانک خوازان دەکرد کە لە هەموو زمان و نەتەوەیەک هەبن. بۆ ئەمە بەسا بیرۆکەیەکی زۆر زیرەکانە جێبەجێ کرا، دامەزراندنی زانکۆ ئیسلامیەکان، بە تایبەتی زانکۆی ئیسلامی مەدینە لە ساڵی 1961. ئەم زانکۆیە شتێکی بێپێشی نەبوو، گەنجانیان لە سەرانسەری جیهانەوە دەهێنا، گەنجێکی نەیجیری، خوێندکارێکی بۆسنی، هەرزەکارێکی ئەفغانی و تەنانەت موسڵمانانی ئەمریکا و ئەوروپاش. زانکۆکە هەموو تێچوویەکیان لە خوێندن و مانەوە و خواردن و تەنانەت بلیتەکانی فڕۆکەشیان بۆ دابین دەکرد. ئەم گەنجانە بۆ ماوەی چەند ساڵێک لەوێ دەمانەوە، بە تەواوی لەسەر مەنهەج و بیرکردنەوەی سەلەفی پەروەردە دەکران. کاتێک دەگەڕانەوە بۆ وڵاتەکانی خۆیان، چیتر کەسێکی ئاسایی نەبوون، بەڵکو دەبوونە باڵوێز و نوێنەری ئەم ڕەوتە، بە زمان و شێوەزاری نەتەوەکەی خۆیان بانگەوازیان دەکرد.
مزگەوتیان دروست دەکرد و پەرتووکیان وەردەگێڕا. ئەوان بوونە پردی گەیاندنی شەپۆلی بیابان بە ناوچەکانی تر. لە پاڵ ئەمەشدا ڕێکخراوە خێرخوازیە گەورەکان دروست بوون کە بودجیان لە بودجەی چەندین دەوڵەت گەورەتر بوو. ئەم ڕێکخراوانە چوونە ناو ئەو وڵاتانەی کە هەژار بوون یان تووشی قەیران و جەنگ ببوون. نەخۆشخانەیان دروست دەکرد، بیر ئاویان لێدەدا، یارمەتی داراییان دەبەخشی و لە پاڵ هەموو ئەمانشدا مزگەوتێکی گەورە و ناوەندێکی فێرکاری سەلەفیان دادەمەزران. لە ئەوروپا و ئەمریکاش پارەی نەوت بووە هۆی دروستکردنی گەورەترین ناوەندە ئیسلامیەکان لە دڵی پایتەختە ڕۆژئاواییەکاندا کە زۆربیان لەلایەن زانایانی نزیک لەم ڕەوتەوە سەرپەرشتی دەکران. بە تێپەڕبوونی دوودەیە ئەنجامەکە سەرسوڕهێنەر بوو. ئەو نەریت و بیرکردنەوەی کە تەنها تایبەت بوو بە ناوچەی نەجد ئێستا ببوو بە پێوەر و ستاندارد بۆ تێگەیشتن لە ئاین لە سەرانسەری جیهاندا. زۆرێک لەو موسڵمانانەی کە پێشتر بە شێوازێکی نەریتی و سادە ئاینەکەیان پەیڕەو دەکرد وردە وردە دەستیان کرد بە لەبەرکردنی پۆشاکی کورد، درێژکردنی ڕیشیان و بەکارهێنانی ئەو زارا و چەمکانەی کە لە کتێبەکانی ئیبن تەیمیەوە سەرچاوەیان گرت بوو. سەلەفیەت چیتر بزوتنەوەیەکی لۆکاڵی نەبوو، بەڵکو ببوو بە ناسنامەیەکی جیهانی، ببوو بە تۆڕێکی گەورە کە ئەندامەکانی لە هەر شوێنێکی جیهان بوونایە هەستیان بە یەکگرتووی و نزیکی دەکرد. بەڵام مێژوو هەمیشە فێری کردوین کە کاتێک بیرۆکەیەک هێندە بە خێرایی گەورە دەبێت و بەسەر نەتەوە و کلتورە جیاوازەکاندا بڵاو دەبێتەوە، پاراستنی یەکگرتوویەکەی دەبێتە مەحاڵ. کاتێک تۆ کتێبێکی پڕ لە دەقی توند دەدەیتە دەست ملیۆنان گەنج لە سەرانسەری جیهاندا کە هەر یەکەیەکیان لە ژینگەیەک و بارودۆخێکی سیاسی جیاوازدا دەژین، ئایا هەمویان بە یەک شێوە تێدەگەن؟ نەخێر. کاتێک گەنجێک لە وڵاتێکی پڕ لەستەم و بێدادی هەمان ئەو دەقانە دەخوێنێتەوە کە باسی پاکردنەوەی کۆمەلگە و دژایەتیکردنی لادان دەکەن، ئایا تەنها بە نوێژکردن و ئامۆژگاری قایل دەبێت یان دەیەوێت بەهێز گۆڕانکاری بکات؟ ئەوەی دەبوو ڕووبدات ڕوویدا. گەورەترین بوومەلەرزەی ناوخۆیی لە مێژووی ئەم ڕەوتەدا دروست بوو. ئەو ماڵە گەورەی کە بە پارەی نەوت و بە کتێبە کۆنەکان دروست کرابوو درزێکی گەورەی تێکەوت. پیاوانی یەک ڕێباز بوون بە چەندین گروپی دژبەیەک کە هەندێکیان تەنانەت یەکتریشان بەلادەر ناو دەبر. کۆتایی سەدەی بیستەم سەرەتای پارچەبوونێکی گەورە بوو کە نەخشەی سیاسی جیهانی خستە ناو ئاڵۆزیەکی بێوێنەوە. ئەم درزە گەورەیە چۆن دروست بوو؟ و ئەو باڵە جیاوازانە کێبوون کە لە یەک سەرچاوەوە ئاویان خواردەوە، بەڵام ئاراستی سیرکردنیان بە تەواوی پێچەوانەی یەکتر بوو. با پێکەوە بڕۆینە ناو قۆناغی لێکترازانی ڕەوتەکە و بزانین چۆن یەک بیرۆکە بوو بە چەندین ڕێگەی دژبەیەک. کاتێک ملیۆنان پەرتووک و هەزاران خوێندکاری زانکۆ ئیسلامیەکان بە سەرانسەری جیهاندا بڵاو بوونەوە، ئەو پەیامەی کە لە بیابانەکانی عەرەبستانەوە سەرچاوی گرتە بوو ڕووبەڕووی تاقیکردنەوەیەکی زۆر سەخت بووەوە. جیهان تەنها لە یەک زۆر کۆمەڵگە و یەک زۆر دەسەڵات پێک نەهاتە بوو. کاتێک گەنجێک لە وڵاتێکی وەکو میسر یان جەزائیر یان سووریا هەمان ئەو دەقانەی دەخوێندەوە کە داوای گەڕانەوە بۆ ڕاستەقینەی ئاینیان دەکرد، تێگەیشتنەکەی بۆ ئەو دەقانە زۆر جیاواز بوو لە تێگەیشتنی گەنجێک کە لە ژێر سایەی دەوڵەتێکی نەوتیدا دەژیا. ئایا دەکرێت یەک پەرتووک بە یەک زۆر وشە و ڕستەوە لە یەک کاتدا هەم ببێتە هۆکاری بێدەنگی و گوێڕایەڵی بۆ دەسەڵات، هەمیش ببێتە هاندەر بۆ شۆڕش و ڕاپەڕین؟ ئەمە ئەو پرسیارە شۆککەرەیە کە وەڵامەکەی لە ناو لێکترازانی ڕەوتی سەلەفیدا دەدۆزینەوە. کاتێک بیرۆکەکە گەورە بوو، چیتر نەتوانرا لە ژێر یەک چەتردا کۆ بکرێتەوە. ئەو ماڵە گەورەیە درزێکی تێکەوتوو بوو بە سێ باڵی سەرەکی تەواو جیاواز کە زۆر جار یەکتریان بە توندترین شێوە ڕەت دەکردەوە. باڵی یەکەم کە دەتوانین پێی بڵێن سەلەفیەتی زانستی یان نەریتی، ئەم کۆمەڵەیە پێیان وابوو کە کێشی سەرەکی نەتەوە دوورکەوتنەوەیەتی لە زانستی دروستی ئاین و تێکەڵبوونیەتی بەداهێنراوەکان، بۆیە ئەوان دروشمێکی گەورەیان بەرز کردەوە کە پێی دەگوترا پاڵاوتن و پەروەردەکردن. واتە پێش هەموو شتێک دەبێت ئاینەکە لە باوەڕە هەڵەکان بپاڵێوین، پاشانەوەیەکی نوێی لەسەر پەروەردە بکەین. لای ئەم باڵە سیاسەت دروستکردنی پارت و خۆپێشاندان گەورەترین هەڵت. زانایەکی ناساوی ئەم باڵا کە شێخ ئەلبانیە ڕستەیەکی زۆر بەناوبانگی هەیە و دەڵێت لە سیاسەتی دروست ئەوەیە کە واز لە سیاسەت بهێنیت. ئەوان پێیان وایە کە ئەگەر دەسەڵاتدارێک ستەمکار و گەندەڵیش بێت تا ئەو کاتەی بەڕواڵەت موسڵمانە و ڕێگری لە نوێشکردن ناکات، دەبێت بە تەواوی گوێڕایەڵی بیت، چونکە دەرچوون لە دەسەڵاتی ئەو دەبێتە هۆی پشێوی و ڕشتنی خوێن کە زیانەکەی لە ستەمەکەی ئەو زۆر زیاترە. ئەم باڵە زیاتر سەرنجیان لەسەر درێژی ڕیش،
شێوازی پۆشاک و وردەکاریەکانی ناو نوێژ و پەرستنەکان بوو و بە تەواوی خۆیان لە هەر ململانەیەکی سیاسی بە دوور دەگرت. بەڵام ئایا هەموو کەسێک دەتوانێت لە بەرامبەر ستەم و گەندەڵیدا تەنها بە خوێندنەوەی پەرتووکێک خۆی ئارام بکاتەوە؟ کاتێک گەنجێک دەبینێت وڵاتەکەی داگیر کراوە یان سەروەت و سامانەکەی دەدزرێت، ئایا دەتوانێت تەنها لە ناو مزگەوتدا بمێنێتەوە بڵێت ئەمە قەدەری خودایە و دەبێت بێدەنگ بم؟ لێرەدا باڵی دووەم سەری هەڵدا کە بە سەلەفیەتی جوڵانەوەی یان حرەکی ناسراون. ئەم باڵە زیاتر لە ئەنجامی تێکەڵبوونی بیرروباوەڕی سەلەفی لەگەڵ شێوازی ڕێخستنی ئیخوان موسلیمیندا دروست بوو. کەسایەتێکی وەکو محەممەد سرور کە لە بنەڕەتدا خەڵکی سووریا بوو و چ بووە سعودیە، یەکێک بوو لە داڕێژەرانی ئەم ڕێبازە، بۆیە زۆر جار بە سروریەکانیش دەناسرێن. ئەمانە گوتیان نەخێر، نابێت ئێمە تەنها شارەزای دەقە کۆنەکان بین، بەڵکو دەبێت شارەزای فقهی واقعیش بین، واتە دەبێت بزانین لە سیاست، ئابووری و ململانێ نێودەوڵەتەکاندا چی ڕوودەدات. ئەوان دەیانگوت تەنها باوەڕهێنان بە یەکتاپەرستی بەز نییە، بەڵکو دەبێت یاساکانی وڵاتیش 100% ئیسلامی بن و ئەگەر دەسەڵاتدارێک یاسای بێگانەی جێبەجێ کرد دەبێت ئامۆژگاری بکرێت و تەنانە لەسەر مینبەرەکانەوە ڕەخنەی لێ بگیرێت. ئەم باڵە لە هەفتاکان و هەشتاکانی سەدەی ڕابردوودا شەپۆلێکی گەورەی لە ژێر ناوی بە ئاگابوونەوە دروست کرد و بوونە خاوەنی هەژمونێکی یەکجار گەورە لە ناو زانکۆکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیدا، چونکە ئاینیان تێکەڵ بە کێشە ڕۆژانەکانی خەڵک کردبوو. ئەم جوڵانەوەیە و بوێریە لە ڕەخنەگرتن زەنگی مەترسی بۆ دەسەڵاتداران لێدا، چۆن دەکرێت ئەو ئاینەی کە خۆیان پشتیوانیان دەکرد ئێستا ببێتە چەکێک و ڕوو لە سینەی خۆیان بکرێتەوە. بۆ وەڵامدانەوەی ئەم هەڕەشەیە باڵی سێم بە شێوەیەکی زۆر سەیر و کتوپڕ دەرکەوت کە دواتر بە سەلەفیەتی جامی یان مەدخەلی ناسران. ئەم ناوە لە دوو کەسایەتیەوە هاتووە بە ناوەکانی محەممەدی ئەمان ئەلجامی و ڕەبیعی مەدخەلی. مەبەستی سەرەکی ئەم باڵە تەنها یەک شت بوو، هێرشکردنە سەر هەر کەس و لایەنێک کە ڕەخنا لە دەسەڵات دەگرێت. ئەوان هەمان دەق و فەرمودیان بەکاردەهێنا، بەڵام بۆ پاکانەکردنی هەموو کارەکانی دەسەڵاتدار لە فەرهەنگی ئەماندا گەورەترین تاوان و لادان بریتی بوو لە دروستکردنی پارت و ڕێکخراو و ڕەخنەگرتن لە پاشا و سەرۆکەکان بە ئاشکرا. ئەوان بە شێوەیەکی زۆر تون دژی باڵی دووەم حرەکیەکان وەستانەوە و بە خەواریز و تێکدەر ناویان دەبردن. تەنانەت کارگەیشتە ئەوەی کە زۆر جار راپۆرتیان لەسەر بانخوازەکانی تر دەدایە دەستگا ئەمنیەکان بۆ ئەوەی زیندانی بکرێن بە بیانووی ئەوەی کە ئەوانە مەترسین بۆ سەر ئاسایشی کۆمەلگە و دەیانەوێت فیتنا بنێنەوە. ئێستا دیمەنەکە زۆر ئاڵۆستر بووە، لەلایەکەوە زانایانی نەریتی کە دەیانەوێت بە ئارامی لە ناو مزگەوتەکاندا بمێننەوە، لەلایەکی ترەوە گەنجانی جوڵانەوەی کە دەیانەوێت ببنە بەشێک لە سیاست و گۆڕانکاری، و لەلایەکی تریشەوە پاسەوانە توندەکانی دەسەڵات کە هەموو گۆڕانکاریەک ڕەت دەکەنەوە و پاسە و بۆ حکومڕانەکان دەهێننەوە. بەڵام لە ناو ئەم ململانێ و قسە و باسە درێژانەدا چاوەکان لەسەر شوێنێکی تر غافڵ ببوون. لە کاتێکدا ئەم سێ باڵە لەسەر مینبەرەکان و لە ناو پەرتوکەکاندا شەڕی یەکتریان دەکرد، لە تاریکترین گۆشەکانی مێژوودا نەوەیەکی نوێ خەریکی گەورە بوون بوو. گەنجانێک کە سەیری ئەم دۆخیان دەکرد و گاڵتەیان بە هەمویان دەهات. ئەو گەنجانە دەیان گوت سیاست و دروستکردنی پارت کات کوشتنە، قسەکردن و نووسینی پەرتوک هیچ لە واقع ناگۆڕێت و چەمینەوەش بۆ دەسەڵاتدار ئەستەمکارەکان خیانەتە لە ئاین. ئەوان باوەڕیان وابوو کە ئەم کۆمەڵگەیە هێندە پیس بووە بە ئەو پاگ نابێتەوە، بەڵکو تەنها یەک چارەسەری هەیە: خوێن و ئاگر. ئەو ساتە چی بوو کە بیرۆکەی گەڕانەوە بۆ ڕابردوو؟ چەکی هەڵگرت و بڕیاریدا بە زەبری فیشەک نەخشەی جیهان بگۆڕێ. چۆن سیاسەختەکانی ئەفغانستان بوونە لانکی لە دایکبوونی مەترسیدارترین قۆناغی ئەم ڕەوتە. ئەگەر دەتەوێت بزانیت چۆن ئەم بیرۆکەیە گۆڕا بۆ گەردەلوولێکی خوێناوی کە تەواوی پایتەختەکانی جیهانی خستە حاڵەتی ئامادە باشیەوە، ئێستا دەچینە ناو کڕۆکی تاریکترین لقی ئەم درەختە، قۆناغی لە دایکبوونی سەلەفیەتی جیهادی. هەموو شتێک لە ساڵی 1970دا تەقیەوە. ئەم ساڵە لە مێژوودا وەکو بوومەلەرزەیەک بوو کە تەواوی هاوکێشەکانی گۆڕی. سوپای یەکێتی سۆڤێت کە لەو کاتەدا گەورەترین زلهێزی کۆمۆنیستی جیهان بوو، بە تانک و فڕۆکەکانیەوە سنووری ئەفغانستانی بەزاند و وڵاتەکەی داگیر کرد. لەم ساتەدا بەرژەوەندیە گەورەکانی جیهان یەکیان گر. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیویست سۆڤێت لە ناو چیاکانی ئەفغانستاندا نوقم بکە،
دەوڵەتە عەرەبیەکان و وڵاتانی کەنداویش دەیانویست هەم ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆمۆنیزم بکەن، هەمیش ئەو گەنجە تووڕە و بێکارانەی ناوخۆیان بنێرنە دەرەوە بۆ ئەوەی سەرئێشە بۆ دەسەڵاتەکانیان دروست نەکەن. بۆیە دەرگاکان کرانەوە و بانگەوازێکی گەورە دەستی پێکرد. کەسایەتیەک بە ناوی عەبدوڵڵا عەزام دەرکەوت کە دەتوانین بە باوکی ڕوحی ئەم قۆناغەی دابنین. ئەو فتوایەکی یەکلاکەرەوەی دەرکرد و گوتی بەرگریکردن لە ئەفغانستان لەسەر هەموو تاکێکی موسڵمان ئەرکە وەک چۆن نوێژ و ڕۆژ و ئەرکە. لە پڕێکدا هەزاران گەنج لە سەرانسەری وڵاتانی عەرەبیەوە ماڵ و خێزان و زانکۆکانیان جێهێشت و ڕویان کردە سیاکانی ئەفغانستان. ئەوان بە عەرەبە ئەفغانیەکان ناسران. لێرەدا پارەی نەوت و چەکی ئەمریکی و ئارەزووی گەنجەکان بۆ مردن لە پێناو بیر و باوەڕدا تێکەڵ بەیەک بوون و گەورەترین تاقیگەی دروستکردنی چەکداری لێکەوتەوە. بەڵام ئەوەی لە ئەفغانستان ڕوویدا تەنها شەڕکردن نەبوو دژی سۆڤێت. لەناو ئەو کەمپا سەربازیانەدا دوو بیرۆکەی زۆر جیاواز و مەترسیدار بەیەک گەیشتن و یەکتریان لە باوەشگر کە بووە هۆی لەدایکبوونی شتێکی نوێ کە ناوی نرا سەلەفیەتی جیهادی. ئەو دوو بیرۆکەیە چی بوون؟ لەلایەکەوە بیرۆکە توندەکەی سەلەفیەت هەبوو کە پێی وابوو دەبێت مرۆڤ بە تەواوی شوێن دەقەکان بکەوێت و هەر لادانێک لە یەکتاپەرستی دەبێتە هۆی ئەوەی کەسەکە لە ئاین دەربچێت و ببێتە بێباوەڕ. لەلایەکی تریشەوە بیرۆکەی شۆڕشگێڕانەی پیاوێک هەبوو بە ناوی سەید قوتب کە سەر بە ئیخوان موسلیمین بوو لە میسر و لە سێدارە درابوو. سەید قوتب پێی وابوو کە هەموو ئەو دەوڵەت و کۆمەڵگەیانەی ئەمڕۆ هەن کۆمەڵگەی نەفامن یاخود جاهلن، چونکە بە یاساکانی دروستکار حکوم ناکەن. بۆیە دەسەڵاتدارەکان بوونەتە تاغوت و دەبێت بە زەبری هێز بڕوخێنرێن. کاتێک ئەو گەنجانە لە ناو چیاکانی ئەفغانستان ئەم دوو بیرۆکەیان تێکەڵ کرد، ئەنجامەکەی وێران کردبوو. ئەوان گەیشتنە ئەو باوەڕەی کە نەک تەنها سۆڤێتیەکان دوژمنن بەڵکو تەواوی سەرۆک و پاشاکانی وڵاتانی خۆشیان بێ باوەڕن، چونکە یاسای مرۆیی جێبەجێ دەکەن و تەنانەت ئەو خەڵکە ئاساییەشی کە بێدەنگن لە بەرامبەر ئەو دەسەڵاتدارانەدا بەشێکن لەو نەفامیە. کاتێک سۆڤێت شکاو لە ئەفغانستان کشایەوە، ئەمریکا و وڵاتانی ناوچەکە پێیان وابوو کارەکە کۆتایی هاتووە و یارێکە تەواو بووە. بەڵام نەیان دەزانی کە ئەوان ئەژدیهایەکیان بە ئاگا هێناوەتەوە کەسی تر ناسێتەوە ناو شوشەکەی. هەزاران چەکداری ڕاهێنرا و کە خوێنیان گەرم بوو و ئامانجیان گەورەتر ببوو، ئێستا بێکار بوون و چاوەڕی گۆڕەپانێکی تر بوون. لێرەدا کەسایەتێکی دەوڵەمەند کە لە ناو بیابانەکانی عەرەبستانەوە هاتبوو سەرکردایەتی ئەم هێزەی گرتە دەست. ئەویش ئوسامە بن لادن بوو. ئەو ڕێکخراوی قاعیدەی دامەزران. بن لادن قیبلە نمای شەڕەکەی بە تەواوی سوڕاند. ئەو گوتی ئێمە بۆچی لەگەڵ سەرۆکە عەرەبەکان دوژمنی نزیک شەڕ بکەین کە ئەوان تەنها بوو کەڵن، با ڕاستە و خۆ لە دوژمنە دوورەکە بدەین کە ئەمریکای و پارێزگاری لەم بوو کەڵانە دەکات. ئەمەش بۆ هۆی هێرشەیەک لە دوایەکەکانی قاعیدە و 2000 کارەساتی 11 سێپتەمبەری ساڵی 2001 کە ڕاستە و خۆ دڵی ئەمریکای پێکا و جیهانی خستە ناو جەنگێکی نوێوە ڕوویدا. بەڵام ئایا قاعیدە کۆتایی هێڵی ئەم توند و تیژیە بوو؟ مێژوو پێمان دەڵێت کە کاتێک دەرگای خوێنڕشتن بە پاساوی ئاینی دەکرێتەوە، هەمیشە کەسانێک پەیدا دەبن کە ئەوانی پێش خۆیان بە نەرم و لاواز دەبین و دەیانەوێت هەنگاوێک زیاتر بڕۆن. دوا بە دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 2003 قۆناغێکی زۆر تاریکتر و دڕندانەتر لە ناو ئەم ڕەوتەدا سەری هەڵدا. پیاوێک بە ناوی ئەبوو موسعەب ئەلزەرقاوی دەرکەوت کە تەنانەت سەرکردەکانی قاعیدەشی تووشی شۆ کرد. زەرقاوی استراتیژێتێکی نوێ هێنایە ئاراوە کە پێی دەگوترا بەڕێوەبردننی دڕندایەتی. ئەو باوەڕی وابوو کە نابێت تەنها هێرش بکرێتە سەر بیانیەکان، بەڵکو دەبێت شەڕێکی مەزهبی خوێناوی دروست بکرێت. دەبێت بە ترسناکترین شێوە دوژمنەکان بکوژرێن تاوەکو هەمووان لە ترسا بڕوخێنن. لە سەردەمی ئەو دواتر لە سەردەمی ئەبوو بەکر بەغدادیدا ڕێکخراوی داعش سەری هەڵدا. داعش تەنها ڕێکخراوێکی سەکداری نەبوو، بەڵکو باڵاترین و تونترین کۆپی سەلەفیەتی جیهادی بوو. ئەوان سنوورەکانیان شکان، خەلافەتیان ڕاگەیان و بۆ یەکەم جار لە مێژووی نوێدا ئەو بیرۆکەی کە دەیگوت گەڕانەوە بۆ کۆمەڵگە بێگردەکەی ڕابردوو. لەسەر زەوی و بەهێزی چەک بە شێوەیەکی پڕ لە خوێن جێبەجێ کرا. بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە، ئەم کەسانە چۆن دەتوانن ئەو هەموو کوشتن و سربڕین و سوتاندنە لە ڕووی ئاینیەوە پاساو بدەن؟ چۆن مێشکی گەنجێک ئامادە دەکەن کە خۆی لە ناو بازارێکی قەرەباڵغدا بتەقێنێتەوە؟ وەڵامەکە لە دابڕانی دەقەکان لە مێژوودایە. ئەوان دەچن فتوایەکی ئیبن تەیمیە دەهێنن کە سەدان ساڵ پێش ئێستا لە کاتی هێرشی مەغۆلەکاندا داوێتی
و ڕێک جێبەجێ دەکەن بەسەر پۆلیسێک یان سەربازێکی ئەمڕۆدا کە تەنها بۆ موچەیەک کار دەکا و بە بیانووی ئەوەی خزمەتی دەسەڵاتدارێکی لادەر دەکات خوێنی حەڵاڵ دەکەن یان دەچن ڕووداوەکانی سەردەمی جەنگەکانی هەڵگەڕانەوە حروب ڕوودا کە لە سەردەمی ئەبوبەکری سدیقدا ڕوویانداوە دەهێنن و دەیکەنە پێوەرێک بۆ کوشتنی هەر کەسێک کە لەگەڵ بیرکردنەوەی ئەواندا نێتەوە. وشەی تاغوت و کافر و مرتەد بوونە ئەو مۆرە ئامادەکراوانەی کە بە ئاسانی دەدران لە ناوچەوانی هەر کەسێک کە بەرژەوەندیەکانیانی نەدەویست. بەم شێوەیە ئەم لقە تاریکە توانی تەواوی وێنەی ڕەوتی سەلەفی لە جیهاندا بڕفێنێت. کاتێک لە هەر شوێنێکی جیهان وشەی سەلەفی دەگوترا خەڵک ڕاستەوخۆ بیریان بۆ تەقینە و چەکدارە ڕەشپۆشەکان دەچوو. بەڵام لێرەدا ڕاستیەک هەیە کە نابێت لێی بێ ئاگابین. لە کاتێکدا ئەم چەکدارانە خەریکی وێرانکردنی شارەکان و تۆقاندنی خەڵکی بوون، هەموو کامێراکانی جیهان ڕوویان لەوان بوو. لە سوچێکی تری ئەم جیهانەدا زۆرێکی تری ئەم ڕەوتە خەریکی داگیرکاریەکی زۆر گەورەتر بوون، بەڵام بەبێ ئەوەی یەک فیشەک بتەقێنێت. داگیرکاریەک کە گەیشتە ناو ژووری خەوی ملیۆنان مرۆڤ و مێشکی نەوەیەکی تەواوی گۆڕی. ئایا دەکرێت بیرۆکەیەک بەبێ چەک تەنها لە ڕێگەی شاشە بچووکەکانەوە دەسەڵاتی بەسەر جیهاندا هەبێت؟ چۆن ڕەوتێک کە باوەڕی بە گەڕانەوە بۆ سەدان ساڵ پێش ئێستا هەیە توانی ببێتە وەستای بەکارهێنانی پێشکەوتوترین تەکنەلۆژیای سەردەم؟ ئەگەر ئامادەیت با بچینە ناو جیهانی دیجیتاڵی و بزانین چۆن ئەلگۆریتم و شاشەکان بوونە بەهێزترین مینبەر بۆ داگیرکردنی مێشکی مرۆڤەکان. لە کۆتاییەکانی سەدەی بیستەم و سەرەتای هەزارەی سێمدا گۆڕانکاریەکی گەورە لە جیهاندا ڕوویدا کە سنوورەکانی نەهێشت. ئەویش دەرکەوتنی کەناڵە ئاسمانیەکان بوو. پێشتر ئەگەر کەسێک بیویستایە بانگەواز بکات دەبوو بسێتە مزگەوتێک و چاوەڕێ بکات تا خەڵک کۆ دەبنەوە یان پەرتوکێک بنووسێت کە تەنها خوێندەوارەکان دەیان توانی لی تێبگەن. بەڵام لە پڕێکدا ئامێرێکی بچووک سوە ناو ژووری دانیشتنی هەموو ماڵێکەوە. سەلەفیەکان بە تایبەت باڵی زانستی و نەریتی زۆر خێرا ئەم دەرفەتیان قۆستەوە بە سەرمایەکی زەبەلاحەوە دایان کەناڵی ئاسمانیان دامەزران. شاشەکان پڕبوون لە پیاوانی ڕێژ درێژ بە پۆشاکی سادەوە کە لە ناو ستۆدیۆی زۆر مۆدێرن و ڕووناکدا دادەنیشتن و وەڵامی پرسیاری خەڵکیان دەدایەوە. چیتر پێویست نەبوو گەنجێک گەشت بکە بۆ بیابانەکانی سعودیا بۆ ئەوەی فێری ئاین بێت، چونکە زاناکە ڕاستەوخۆ لە ناو ماڵەکەیدا بوو. ئەم کەناڵانە توانیان ئەو زمانە توند و وشکەی ناو پەرتوکە کۆنەکان بگۆڕن بۆ زمانێکی سادە و گشتی کە ژنی ماڵەوە و کرێکار و خوێندکاری زانکۆش بە ئاسانی لی تێبگەن. بەڵام ئەمە تەنها سەرەتا بوو. گەورەترین داگیرکاری کاتێک دەستی پێکرد کە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان هاتنە ئاراوە. مێژوو سەلماندی کە ئەم ڕەوتە لە خۆگونجاندن لەگەڵ جیهانی دیجیتاڵیدا لە زۆربەی بیرۆکەکانی تر خێراتر بوو. بۆچی؟ چونکە پەیامەکەی ئەوان زۆر ڕوونە و پاکێزێکی ئامادەیە. کاتێک گەنجێک لە گەڕانێکی ئینتەرنێتدا پرسیارێک دەکات دەربارەی ئەوەی ئایا ئەم کارە دروستە یان نا، ڕەوتە نەریتەکانی تر وەڵامێکی درێژ و فەلسەفی دەدەنەوە کە پڕە لە ئەگەر و بۆچوونی جیاواز. بەڵام ماڵپەڕە سەلەفیەکان ڕاستەوخۆ بە یەک وشە وەڵام دەدەنەوە و دەقێکی ڕوونی قورئانیان فەرموودە دەخەنە پاڵی. ئەم وەڵامە خێرا و یەکلاکەرەوانە ڕێک ئەوە بوو کە مرۆڤی سەردەمی خێرایی و تەکنەلۆژیا بە دوایدا دەگەڕا. دواتر ئەلگۆریتمەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هاتنە ناو هاوکێشەکەوە. ئەم ژیریە دەستگرتانە بە جۆرێک دروستکراون کە ئەو بابەتانە پێشنیاز دەکەن کە هەستی مرۆڤ دەجۆڵێنن. کاتێک گەنجێک سەیری ڤیدیۆیەکی کورتی ئامۆژگاری دەکرد کە پاشخانەکەی سرودێکی ئاینی کاریگەر و دەنگێکی گریاناوی بوو، ئەلگۆریتمەکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دەیان ڤیدیۆی تری هاوشێوەی دەخستە بەردەمی بەبێ ئەوەی کەسەکە خۆی هەستی پێ بکە. وردە وردە دەکەوتە ناو ژوورێکی داخراوی بیرکردنەوەوە. لەم جیهانە دیجیتاڵیەدا تەنها یەک زۆر پێوەر، یەک زۆر بیرکردنەوە و یەک زۆر شێوازی ژیان دەبینرێت و هەر شتێک لە دەرەوەی ئەمە بێت بەلادان و هەڵەوێنا دەکرێت. مینبەرە کۆنەکانی مزگەوتەکان گۆڕان بۆ هەزاران پەیج و گروپ کە ڕۆژانە ملیۆنان بینەریان هەبوو. تەنانەت باڵە توندڕە و جیهادیەکانیش ئەم مینبەرە دیجیتاڵیەیان گۆڕی بۆ مەترسیدارترین چەک. پێش ئەوەی بە چەک شارەکان بگرن لە ڕێگای کامێرای پێشکەوتو و مۆنتاژی شێوازی سینەماییەوە دەروون و مێشکی خەڵکیان داگیر دەکرد. ئەوان گۆڤاری دیجیتاڵی ڤیدیۆ بە کوالەتی زۆر بەرز و هەزاران هەژماری ساختیان بەکاردەهێنا بۆ ئەوەی واقعەیەکی دروستکراو بۆ لایەنگرەکانیان بخڵقێن و نارەکانیانی پێ بترسێنن. بەم شێوەیە ڕەوتی سەلەفی توانی بەبێ ناردنی یەک سەرباز بۆ زۆرێک لە وڵاتان گەورەترین ئیمپراتۆریەتی بیرکردنەوە لەسەر شاشەکان دروست بکات.
ئەوان فێربوون چۆن دەقێکی سەدەی حەوتەم لە قاڵبی کورتە ڤیددیویەکی چەند سرکەیدا بپێسنەوە و بیخەنە ناو گیرفانی ملیۆنان گەنج لە سەرانسەری جیهاندا. کاتێک ئەم وێنە گەورەیە دەبینین ڕەنگە هەست بە زۆرێک لە سەر سوورمانیان تەنانەت نامۆیی بکەین. شاشەی تەلەڤیزیۆن و مۆبایلەکانمان بەردەوام وێنەی کەسێکی توند و ڕقمان پیشان دەدەن کە دەیەوێت یاساکانی خۆی بەسەر کۆمەڵگەدا بسەپێنێت. بەڵام ئایا ئەمە تەواوی ڕاستیەکەیە؟ ئەی چی ڕوودەدات ئەگەر کامێراکان بکوژێنینەوە و بچینە ناو کۆڵانێکی هێمن لە دەرگای ماڵی کەسێکی سەلەفی ئاسایی بدەین، ئەو کەسەی کە نە سیاسەت دەکات و نەچەکی هەڵگرتووە؟ ئایا لە پشت ئەو ڕواڵەتە توندە و ئەو ڕیشە درێژەوە مرۆڤێکی جیاوازەیە کە میدیاکان نانەوێت ئێمە ببینین؟ ژیانی ڕۆژانیان لەگەڵ خێزان و کۆمەڵگە و کارەکانیان چۆن دەگوزارێت؟ ئەگەر دەتەوێت وێنە شاراوەکەی ئەم جیهانە ببینیت، با پەردا لەسەر ئەو ڕاستیانە لا بدەین کە هەمیشە لە پشت هەراوهوریای شاشەکانەوە شاردراونەتەوە. بۆ ئەوەی بێلایەنانە لە مرۆڤانە تێبگەین دەبێت سەرەتا لە پاڵنەرە دەرونیەکانیان بگەین. لەم سەردەمەی ئێستادا کە پێی دەوترێت سەردەمی نیگەرانی و دڵەڕاوکێ، مرۆڤ بەردەوام لە بەردەم هەزاران بژاردەدایە. چی بپۆشم چۆن بژیم؟ کام فەلسەفە ڕاستە؟ ئەم ئازادیە ڕەهایە و ئەم هەموو بژاردەیە زۆر جار مرۆڤ تووشی سەر لێ شێواوی و شەکەتیەکی دەرونی قۆڵ دەکەن. لێرەدا ئەو کەسەی کە ڕێبازی سەلەفی هەڵدەبژێرێت لە ڕاستیدا بە دوای داگیرکردنی جیهاندا ناگەڕێت، بەڵکو بە دوای ئارامێکی ڕەهادا دەگەڕێت بۆ خۆی. ئەو سیستەمێک هەڵدەبژێرێت کە هەموو وەڵامەکانی تێدا ئامادەکراوە. کاتێک بەیانیان لە خەو هەڵدەستێت پێویست ناکات بیر لەوە بکاتەوە چۆن هەڵسو کەوت بکات، چونکە دەقەکان پێی دەڵێن بە کام قاچ بچێتە دەرەوە، چۆن ئەو بخواتەوە و تەنانەت چۆن زەردەخەنە بکات. ئەمە بۆ کەسانی دەرەوە ڕەنگە وەکو زیندانێک و کۆتوبەندێکی قورس بێتە بەرچاو، بەڵام بۆ خودی کەسەکە ئەمە گەورەترین ئازادیە لە بیرکردنەوە و بڕیاردانی بەردەوام. ئەم وردەکاریانە هەستێکی قوڵی دڵنیایی و نزیکبوونەوە لە دروستکاری پێدەبەخشن. ئەگەر سەردانی بازاڕەکان بکەین، زۆر جار ئەم کەسانە دەبینین کە خەریکی کار و کاسبین، دوکانی بۆن و عەتر و فرۆشتنی هەنگوین و دەرمانی سروشتی و جلوبەرگ یان ئامێری ئەلکترۆنی سادە. ئایا هیچ کات پرسی و تا بۆچی زیاتر ڕوو لەم جۆرە کارانە دەکەن؟ هۆکارەکە ئەوەیە کە ئەوان دەیانەوێت ژیانێکی سەر بەخۆیان هەبێت و دوور لەو کارانەی کە گومانی تێکەڵبوونیان بە مامەڵەی سوود و ڕیبا هەیە. ئەوان نایانەوێت ببنە بەشێک لەو سیستەمە ئابووریە ئاڵۆزەی کە پشتی بە قەرز و بانکەکان بەستووە. لە مامەڵەی ڕۆژانەیاندا خاڵێکی زۆر سەرنج ڕاکێش هەیە. ئەوان متمانەیەکی یەکجار گەوریان لە ناو یەکتردا دروست کردووە. ئەگەر بچیتە ناو بازنەکەیانەوە دەبینیت وشەی براکەم تەنها وشەیەکی سەرزار نییە، تۆڕێکی کۆمەڵایەتی هێندە پتەویان هەیە کە سنووری خوێن و خێزانیشی تێپەڕاندووە. ئەگەر یەکێکیان تووشی قەیرانێکی دارایی ببێت یان نەخۆش بکەوێت بەبێ هیچ پرسیارێک و بەنهێنی، ئەوانی تر پاری بۆ کۆ دەکەنەوە و کێشەکەی بۆ چارەسەر دەکەن. ئەم جۆرە پشگیریە کۆمەڵایەتیە لە جیهانی مۆدێرنی ئەمڕۆدا کە خەریکە تاگەرایی هەموو شتێک وێران دەکات، خاڵێکی زۆر بەهێزی ڕاکێشانی خەڵکە بۆ ناو ڕەوتەکە. با بچینە ناو ماڵەکانیانەوە. کاتێک دەرگای ماڵێکیان دەکرێتەوە، زۆر جار تووشی سەرسوورمان دەبیت لەو سادەیی کە دەیبینیت. لە جیاتی کەلوپەلی گرانبەها و ڕازاندنەوەی زیادە کە ئەمڕۆ بۆتە پێشبڕکەی نێوان خەڵک، دەبینیت ڕەفەی پەرتوکەکان بەشێکی گەورەی دیوارەکانیان داگیر کردووە. پەرتووکی ئەستور بە بەرگی زرد و ڕەشەوە کە بریتین لە شیکردنەوەی فرموودە و ژیانی پێشینەکان. خێزان لە لای ئەم مرۆڤانە چەقی هەموو شتێکە. باوکەکە ڕۆڵێکی زۆر دیاریکراوە و کاریگەری هەیە. ئەو هەموو هەوڵێک دەدا بۆ ئەوەی دیوارێکی پاراستن لە دەوری منداڵەکانی دروست بکات، نەک لەبەر ئەوەی ڕقی لە ژیانە، بەڵکو لەبەر ئەوەی لە ناخەوە پێی وایە جیهانی دەرەوە پڕە لە فیتنە و وێرانکاری ڕەوشتی. ئەوان کاتی زۆر لەگەڵ خێزانەکانیان بەسەر دەبن، گەشتەکانیان بۆ ناو سروشتە و زۆر جار دوور دەکەونەوە لەو شوێنە گشتیانەی کە پێیان وایە تێکەڵاوی و لادانی تێدایە. لێرەدا دەبێت ڕاستیەکی زۆر گرنگ و شاراوە بڵین کە ڕەنگە بۆ زۆر کەس زێی سەرسوورمان بێت. کاتێک لەسەر شەقامێک پیاوێک بەو پۆشاکە کورتە و ڕیشە درێژەوە دەبینیت، ڕەنگە ڕاستەوخۆ وێنەی چەکدارەکانی قاعیدەیان داعشت بێتە بەرچاو. بەڵام ئایا دەزانیت کە زۆرینەی ڕەهای ئەم کەسانە کە بەم شێوەیە دەژین نەک هەرسەر بەو گروپانە نین، بەڵکو توندترین دژایەتی و ڕقیان بۆیان هەیە؟ بەڵێ، ڕاستیەکە ئەوەیە کە زاناکان و لایەنگرانی باڵی ئاسایی سەلەفی پێیان وایە ئەو گروپە چەکدارانە گەورەترین تاوانیان دەرحەق بە ئاینەکە کردووە. ئەوان دەڵێن ئەو توندڕەوانە بوونەتە هۆی شێواندنی وێنەی ئیسلام و دروستکردنی کارەسات بۆ موسڵمانان،
بۆ کەسێکی سەلەفی ئاسایی پاراستنی ئاسایشی کۆمەڵگە و دوورکەوتنەوە لە خوێن ڕشتن هێڵی سوورە. ئەوان تەنانەت خۆپێشاندان و مانگرتنیش بە حرام دەزانن، نەک لەبەر ئەوەی حەزیان لە ستەمە، بەڵکو لەبەر ئەوەی پێیان وایە هەر پشێویەک دەرگا بۆ وێرانکاریەکی زۆر گەورەتر دەکاتەوە کە زیانەکەی بەر خەڵکە هەژارەکە دەکەوێت. ئەمەیە ئەو وێنەی کە زۆر جار لە ناو هەراوهوریای میدیاکاندا بزر دەبێت، وێنەی مرۆڤێک کە دەیەوێت بەهێمنی بژی، کاسبیەکەی بکات، منداڵەکانی گەورە بکات و بەو شێوەیە خوددا بپەرستێت کە خۆی پێی وایە دروستترینە، بەبێ ئەوەی ئارەزووی سەپاندنی بە زۆری بەسەر ئەوانی تردا هەبێت یان بیەوێت سیستەمی وڵات بڕوخێنێت. ئێستا وێنە گەورەکەمان بە تەواوی لە پێش چاوە، لە تاریکترین زیندانەکانی سەردەمی عەباسیەوە دەستمان پێکرد، بەناو کارەساتەکانی مەغۆڵدا تێپەڕین، لەگەڵ شمشێرەکانی بیاباندا یەکمان کرد، سامانی نەوتمان دۆزیەوە، باڵە خوێناویەکانمان بینی و 2000 گەڕاینەوە بۆ کۆڵانە هێمنەکانی ئەمڕۆ. بەڵام هێشتا سیرۆکەکە کۆتایی نەهاتووە، بەڵکو گەیشتونەتە خاڵی هەرە هەستیار و چارە نووسساز. جیهان ناوەستێت مێژوو بەردەوامە لە ڕۆشتن و ئەوەی ئەمڕۆ ڕوودەدات پێشتر لە هیچ سەردەمێکدا وێنەی نەبووە. خێرایی گۆڕانکاریەکان هێندە شێتانەیە کە شاخەکانیش دەهەژێنێت، تەنانەت ئەو وڵاتەشی کە بە درێژایی دەیان ساڵ سەرچاوی سەرەکی و پارێزەری ئەم بیرۆکەیە بوو، ئێستا دەرگاکانی بەڕووی کۆنسرت و سینەما و گۆڕانکاریە ڕیشەیەکاندا کردوتەوە. ئینتەرنێت هیچ نهێنیەکی نەهێشتۆتەوە و نەوەی نوێ چیتر تەنها گوێ لە یەک دەنگ ناگرێت. لەناو ئەم گەردەلوولە نوێی گۆڕانکاریەکاندا ئایا ڕەوتێک کە دروشمەکەی گەڕانەوەی بۆ ڕابردوو چۆن دەتوانێت لە ناو جیهانێکدا بمێنێتەوە کە تەنها بەرەو پێشەوە و بەرەو داهاتوو ڕادەکا؟ ئایا ئەمە سەرەتای کۆتاییە یان تەنها قۆناغێکی نوێی گونجاندنە کە زارێکی تر هەمووان تووشی شۆک دەکاتەوە؟ با بە هەنگاو بینە ناو وێزگەی کۆتایی و بزانین چارەنووسی ئەم پەیامە لە جیهانی نوێدا بەرەو کوێ دەڕوات. هەموو چیرۆکێک کۆتاییەکی هەیە، بەڵام کاتێک باسەکە دێتە سەر مێژووی بیرۆکەکان ئەوان هەرگیز نامرن، بەڵکو تەنها شێوە و قاڵبی خۆیان دەگۆڕن. ئێمە گەیشتوونەتە وێزگەی کۆتایی ئەم گەشە درێژەمان، گەیشتوونەتە ئەو سەردەمەی کە ئێستا تێیدا دەژین، سەردەمێک کە خێرایی گۆڕانکاریەکان تێیدا هێندە شێتانەیە، تەنانەت سیاکانیش دەهەژێنێت. با ڕووبەڕووی گەورەترین پرسیار ببینەوە، کاتێک تەواوی جیهان بە خێرایەکی خەیاڵی بەرەو داهاتوو ڕادەکات، ئایا ڕەوتێک کە دروشمە سەرەکیەکەی گەڕانەوەی بۆ ڕابردوو چۆن دەتوانێت لەم زریانەدا بمێنێتەوە؟ بۆ دۆزینەوەی ئەم وەڵامە دەبێت جارێکی تر چاوەکانمان بڕوانینە ئەو خاڵی کە بۆ دەیان ساڵ سنتەری هێز و سەرچاوی ئیلهامی ئەم ڕەوتە بووە، شانشینی عەرەبستانی سعودی. ئەگەر سەدەی 20م سەدەی بڵاوبوونەوە و هەناردەکردنی ئەم بیرۆکەیە بوو بێ لە ڕێگەی سامانی نەوتەوە، ئەوە دەیەی دووەمی سەدەی 21 بووە گەورەترین و کتۆپڕترین شۆک بۆ تەواوی پەیڕەوانی ئەم ڕێبازە لە سەرانسەری جیهاندا. ئەوەی لەم چەند ساڵەی دواییدا لە وڵاتەدا ڕوویدا شتێک بوو کە هیچ کەسیش لە خەیاڵیشدا بۆی دروست نەدەبوو. دەوڵەتێک کە بە درێژایی مێژوەکەی لەسەر بنەمای پەیماننامەی نێوان دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی ئاینی سەلەفی دامەزرا بوو، لە پڕێکدا بڕیاریدا دەرگاکانی بەڕووی جیهانی مۆدێرندا بە تەواوی بکاتەوە. ئەو وڵاتەی کە کاتێک سەلەفیەکانی جیهان سەیریان دەکرد وەک نمونەی کۆمەڵگەیەکی بێگرد دەیان بینی، ئێستا بۆتە میوانداری گەورەترین کۆنسێرتی گۆرانیەکان و سینەماکان کە بۆ دەیان ساڵ قەدەغە بوون. کرانەوە ئافرەتان مافی شۆفێریان پێدرا و چوونە ناو بازاڕی کارەوە، بەڵام گەورەترین شۆک ئەوە بوو کە باڵەکانی دەسەڵاتی ئاینی بە تایبەت دەستەی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە کە پێشتر دەسەڵاتێکی ڕەهایان بەسەر شەقامەکاندا هەبوو، دەسەڵاتەکانیان لێ سندرایەوە و ڕۆڵیان بە تەواوی کەم کرایەوە. لێرەدا گەورەترین پارادۆکسی دژبەیەکی لە مێژووی ئەم ڕەوتەدا دروست بوو. بۆچی؟ وەک لە بەشەکانی پێشوودا باسمان کرد، بنەمایەکی زۆر سەرەکی باڵی سەلەفیەتی زانستی و نەریتی بریتێ لە گوێڕایەڵی بۆ دەسەڵاتدار یاخود وەلی ئەمر و قەدەغەکردنی هەر جۆرە دژایەتیەک. ئێستا هەمان ئەو دەسەڵاتدارە بڕیاری کرانەوە و مۆدێرنیزکردنی کۆمەڵگەی داوە. زانە نەریتیەکان کەوتنە ناو گێژاوێکی گەورەوە. ئەگەر دژی کرانەوەکە بۆستنەوە، ئەوە بنەمای گوێڕایەڵی بۆ دەسەڵاتداریان شکاندووە و ئەگەر قبوڵیشی بکەن، ئەوە ئەو شتانیان قبول کردووە کە بۆ دەیان ساڵ بە حرام و داهێنرا و یاخود بیدعا لە قەڵەمیان دەدا. ئەم گۆڕانکاریە خێرایە وای کرد ملیۆنان گەنجی سەلەفی لە سەرانسەری جیهان لە ئەندەنوسیاوە تا ئەوروپا هەست بە زۆرێک لە هەتی و کەوتن بکەن. ئەو قیبلە کۆمەڵایەتی کە هەمیشە وەکو بەڵگە دەیانهێنایەوە بۆ ئەوەی بڵێت ئەوە تا وڵاتێک هەیە 100% ئیسلامیە و پێشکەوتوشە،
ئێستا خەریکە شێوەی دەگۆڕێت و دەبێتە وڵاتێکی کراوەی هاوشێوەی وڵاتانی تری جیهان. ئەمە ژوای کردووە کە ڕەوتەکە لەسەر ئاسی جیهانی جارێکی تر پێداسوونەوە بە ناسنامەی خۆیدا بکات. لە پاڵ ئەم شۆکە سیاسی و کۆمەڵایەتیەدا تەحەدایەکی زۆر گەورەتر هەیە کە یەخەی ئەم بیرۆکەی گرتووە، ئەویش هەژمونی دیجیتاڵی و کللتوری جیهانگیریە. لە ڕابردوودا خێزانێکی سەلەفی دەیانتوانی منداڵەکانیان لە ناو ژینگەیەکی داخراودا گەورە بکەن. تەلەڤیزیۆن نەبوو یان تەنها کەناڵە ئاینەکانی تێدا بوو، هاوڕێکانیان تەنها لە ناو مزگەوتدا بوون. بەڵام ئەمڕۆ منداڵێک بە مۆبایلەکەی دەستیەوە لە ژوورەکەی خۆیدا کراوەیە بەسەر تەواوی جیهاندا. ئەلگۆریتمەکانی تیکتۆک، یاریە ڤیدیۆیەکان و پلاتفۆرمە جیهانیەکان بەردەوام بیرۆکەی نوێ، شێوازی ژیانی جیاواز و پرسیاری فەلسەفی قورس دەخەنە مێشکی نەوەی نوێوە. چیتر ناتوانرێت بە یەک فتوای سادایان بە گوتنی ئەمە حرامە پرسیاری گەنجێکی سەردەم وەڵام بدرێتەوە. ئایا ئەمە بەواتای ئەوە دێک کە ڕەوتی سەلەفی خەریکە دەگاتە کۆتایی و دەپوکێتەوە؟ هەڵەیەکی گەورە دەکەین ئەگەر پێمان وابێت بیرۆکەیەکی وا ڕەگداکوتا و بەم ئاسانیە لەناو بچێت. مێژوو فێری کردوین کە ئەم ڕەوتە خاوەنی توانایەکی سەرسوڕهێنەرە بۆ خوو گونجاندن. ئەوەی ئەمڕۆ دەیبینین کۆتایی نییە، بەڵکو قۆناغێکی نوێیە کە لەلایەن توێژەرانەوە بە قۆناغی سەلەفیەتی نوێ دەناسرێت. ئەمڕۆ نەوەیەکی نوێ لە کەسایەتی و بانخوازانی سەلەفی دەرکەوتون کە بە تەواوی جیاوازن لە وێنە نەریتیەکە. ئەوان چیتر پۆشاکی کورت و مێزەری گەورە لەبەر ناکەن، بەڵکو بە چاکەت و پانتۆڵێکی مۆدێرنەوە لە ستۆدیۆی پۆدکاستەکاندا دادەنیشن. ئەوان لە جیاتی ئەوەی تەنها دەقی کۆن بخوێننەوە دەستنە ناو گفتوگوی قوڵی فەلسەفیەوە، ڕوبەڕووی بێباوەڕی و فێمینیزم و ڕەوتە مۆدێرنەکان دەبنەوە بە بەکارهێنانی هەمان سەکی لۆژیک کە بەرامبەرەکانیان بەکاری دەهێنن. ئەوان هێشتا لە ناخەوە بڕوایان بە یەکتاپەرستی و بنەماکانی پێشینەکان هەیە، بەڵام لەوە تێگەیشتون کە بۆ مانەوە لەم جیهانەدا دەبێت زمانی قسەکردنەکەیان بگۆڕن. وازیان لە زۆرێک لە وردەکاری ڕواڵەتیەکان هێناوە بۆ ئەوەی کڕۆکی بیر و باوەڕەکە بپارێزن. لەلایەکی تریشەوە بەشێک لەم ڕەوتە بەتایبەت لە وڵاتانی ڕۆژئاوا پەنایان بردۆتە بەر ستراتیژی دابڕانی ئارام. ئەوان هەوڵ دەدەن کۆمەڵگەی بچووکی تایبەت بە خۆیان دروست بکەن، قوتابخانەی تایبەت، بازاری تایبەت و گەڕەکی تایبەت. دایانەوێ وەکو دوورگەیەکی بچووک بن لە ناو زەریایەکی پڕ لە شەپۆلدا، بێ ئەوەی هەوڵی گۆڕینی زەریاکە بدەن، تەنها هەوڵ دەدەن کە شتێکی خۆیان نقوم نەبێت. بۆچی ئەم بیرۆکەیە هەرگیز ون نابێت؟ وەڵامەکە لە ناو سروشتی مرۆڤ خۆیدایە. تا ئەو کاتەی جیهان ئالۆستر بێت، تەکنۆلۆژیا جێگەی سۆزی مرۆڤایەتی بگرێتەوە و بەهاکان بەردەوام لە گۆڕانکاریدا بن، هەمیشە و هەمیشە کەسانێک دەمێنن کە لەو هەموو جەنجاڵیەدا بێزار دەبن و بە دوای تاخە خاڵێکی جێگیردا دەگەڕێن. سەلەفیەت بۆ ئەم کەسانە وەکو لەنگەری کەشتێک وایە لە کاتی گەردەلوولدا. ڕەنگە لەنگەرەکە کۆن بێت و لە ئاسنێکی ژەنگاوی دروست کرابێت، بەڵام بەهێزە و کەشتێکە لە ونبوون دەپارێزێت. مرۆڤ هەمیشە پێویستی بە دڵنیاییە و ئەم ڕەوتە ئەو دڵنیاییە ڕەهایە دەفرۆشێت کە لە جیهانی مۆدێرندا زۆر دەگمەن بووە. لێرەدا دەگەینە کۆتایی چیرۆکەکەمان، چیرۆکێک کە سەدان ساڵ پێش ئێستا لە ناو تاریکترین و ساردترین زیندانی پایتەختی عەباسیدا لە ژێر لێدانی قامچەکاندا و بە یەک وشەی نەخێر دەستی پێکرد. ئەو وشەیە بوو بە پشکۆیەک و کەوتە ناو دەستی زانایەکەوە کە لە ژێر سێبەری شمشێری مەغۆلەکاندا خوێناویترین فتوای پێنووسی. پاشان ئەو پشکۆیە باڵەکانی گرت و لە ناو زەرگەی بیابانێکی وشکدا بە پەیمان نامەیەک تێکەڵ بەهێزی خێڵەکی بوو و دەوڵەتێکی دروست کرد. ئەو دەوڵەتە لەسەر دەریایەک لە نەوت دانیشت و بە سەدان ملیۆن دۆلار بیرۆکەکەی کردە باڵا دەستترین دەنگی جیهان. بینیمان چۆن ئەم ڕووبارە گەورەیە پارچە پارچە بوو، هەندێکیان بوونە دۆستی دەسەڵات، هەندێکیان بوونە شۆڕشگەر و باڵە تاریکەکانیش سیاکان و شارەکانیان خەڵتانی خوێن کرد و تۆقاندنیان بڵاو کردەوە. بینیشمان کە لە پشت هەموو ئەم قەرەباڵغیەوە کەسانی سادە هەن کە تەنها دەیانەوێت بە ئارامی لە ماڵەکانیاندا بژین و نزیک بن لە دروستکارەکەیانەوە. ئەمەیە مێژووی مرۆڤایەتی، پڕە لە گەڕان بە دوای ڕاستیدا. هەندێک بە شمشێر بە دوایدا دەگەڕێن، هەندێک بە قەڵەم و هەندێکیش بە داخستنی دەرگاکانیان لەسەر جیهان. ئایا ڕەوتی سەلەفی لە سەدەی داهاتوودا چ شێوەیەک وەردەگرێت؟ ئەوە پرسیارێکە کە تەنها کات دەتوانێت وەڵامەکەی هەڵبماڵێت. بەڵام یەک شت ڕوونە، مادام پرسیاری ڕابردوو چۆن بوو لە مێشکی مرۆڤدا ماوە، هەمیشە کەسانێک دەبن کە هەوڵ دەدەن ئەو ڕابردووە بگەڕێنەوە ناو سەردەمی ئەمڕۆ.
بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.